بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە کاتژمێری غەزە لە خزمەتتانای بۆ قسەکرد لەسەر ڕاندەکانی جەنگی غەزە لە ڕووی ئاینی و لە ڕووی سیاسیەوە ئەم شۆ لەسەرەوە دەوەسینایە ئەم جەنگەی کە حەماس ئێستا نوێنەرایەتی دەکات تا چەند جەنگێکی پیرۆزە و جەنگەکەش لە تەرەفەکەی ترەوە لەسەر چ بنەمایەکە چ لە خەواری زایانی بێت چ پشتیوانەکانی ئەمریکا بێ وەقسە لەسەرەوە دەکەن ئایا خەواری زایانی و ئەمریکا تەنها کێشیان لەگەڵ بزوتنەوەی حەماسەیە ئەگەر بزوتنەوەی حەماس لە غەزە نەمێنێ ئایا کێشیان دەمێنێ یاخود بە دوای شتی بیکەون و ئایا و پرسی ڕاگواستنی غەزە سەردەگرێت و قسە لەسەرەوەش دەکەین لە سەردەمی بنیامین نێتەنیاهۆ وەکو تاوانباری جەنگ کە ناسێنراوە و ترەمپیش کە ئێستا پشتیوانیەکی سەرێکی قەواری زاینێ دۆخی خۆرەڵاتی ناوەڕاست چی لێ بەسەردەی لەسەر ئەم قسانە دەوەسین لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک هاوژین عومەر ڕاوێژکاری ئەنجومی باڵای کۆمەڵی دادگەری لە ستۆدیۆ و لە هەولێری شۆ دکتۆر ئیدریس کاریتانی شارەزار لە فکری ئیسلامی سوپاسان دەکەین بەخێربێن کاک هاوژین بەخێربێن زۆر سوپاس دەکەین سەرتا لە ڕەهەندەکانی ئەم جەنگەوە دەست پێ بکەین کە ماوەی ساڵ و نیوێکە بەردەوامە و حەماس نوێنەرایەتی دەکات لە ڕوانگەی لە تەرەفی بڵێن لەلایەنی حەماسەوە من جەنگێکی پیرۆزە و هەم بڵێن ڕەهەندی ئاینی و هەم ڕەهەندی نیشتیمانی و مرۆڤایەتیژیە بەناوی خی گەورە میهرەبان سوپاس کا حەکیم سوپاس بۆ جەناب و کەناڵی پێیان و بینەران و جەنابی مامۆستا ئیدریس کاریتانیش خۆشحاڵم لە خزمەتتانین وەڵاهی هەر بۆ دەستپێکردنی بەرنامەکەش من ئەوە بەڕاستی بە پرسیارێکی جوان ئەزانم کە ئێمە لە تەئسیلی ئەم سراعەوە دەست پێ بکەین ئایا تا چەندێک سراعەکە بە مەزهەبی عەقائیدی ئێمە سراعێکی پیرۆزە چونکە زۆر جار لێرە لەوێ دەنگێکی نەشاز ئەبیستی یا دەنگێکی پێچوانە یا نەقدێک ئەبیستی کە عەلا ئەساس ئەم شتە نەدەبوو وابێ یا بۆ ئەمە سراعێکە کە چۆن لێ مجازەفەی تایە و ئایندەیەکی نادیار ئەهێنێ لە ڕاستیە لە ڕووی بوونیەوی لە ڕووی ئەسڵ و تەئسیلی قەزێکەوە سەیریکەی بەڵێ ئەمە من پێم وایە سراعێکی مقدسە لەگەڵ غێر مقدس تۆ ئەگەر هەر بێی سەیری ئەم واقعی سراعی فەلەستینی ئیسرائیلی بکەی کە دەیان ساڵە بۆ نمونە بەردەوامە بە تایبەتی لە قۆناغە هاوچەرخەکەی و دوای 48 دروستبوونی قەواری زایۆنی بە تایبەت جینامە ڕەهەندی تاریخیشی زۆرە لە ڕاستیە سراعێکی مقدس بووە لە تەرەفی فەلەستینیەکان و گەلی فەلەستینەوە بۆ گێڕانەوەی ئەرز و ئاو و خاک و دیفاع لە هەموو بەها پیرۆزەکانی خۆیان لەو شتانەی کە موڵکی ئەو میلەتەیەوە لیان زەوت کراوە لەمەشە ئەتوانین بڵێن هەم موسڵمانەکان و هەم زۆرێکی مەسیحیەکانیش کە لە ناو شام و لە ناو خاکی فەلەستینیشا خۆتە زانی کە چۆنەڵێ مەسیحیەت زۆرە و شوێنی پیرۆزی مەسیحیەکانی زۆر لێ جگەل لەوەی کە بڵێن بەشێکی دانیشتوانە ئەسڵێک کە خۆیان جوولەکە بوون ئەوە کەس لە موسڵمانەکان و لەوانی تریژ ڕەتی ناکەنەوە بەڵام بەڕاستی سراعێکە لە تەرەفی فەلەستینیەکانەوە بە هەموو پێکهاتەکانی کۆمەڵگەی فەلەستینی سراعێکە بۆ گێڕانەوەی کۆمەڵێ مافی زەوت کرا و دەیان ساڵە و سەدان ساڵە لە پێناویە هەوڵە دەن تێکۆشانەکەن بە پێی پێویستەکانی ڕۆژگار ڕۆژێ بە جوودی مەسەلەن سەربازی بوو بێ مقاومە بوو بێ یا غەیری ئەوە لە تەرەفی تۆرە هەر سەیری ئەدەبیاتی ئیسرائیلیش بکە قەواری زایانی بە تایبەتی لەم شەڕانەیە هەموو شەڕێکە لە پێناوی کۆمەڵی مەسلحەتی دنیای شەڕێکە لە پێناوی بەدەستهێنانی کۆمەڵێ مەکاسیب کە هی خۆت نییە دەستکەوت کە هیت خۆت نییە باشە لەسەر حسابی ڕۆح و ئەرز و ئاو پیرۆزیەکانی گەلێکی ئەسڵی لە ناوچەکەیە یعنی ئەگەر بێن هەر خیتابی ئەم چەند ڕۆژەی بڵێن ئەم مودەی لە دوای حربی غەزەوە سەیرکەی بە تایبەتیش لە دوای دەستپێکردنەوەی شەڕەکە لەلایەن ئیسرائیلەوە دوای ئاگربەستەی کە کرا یعنی فەلەستینەکان و حەماس و بەرگریکارەکان هەموو ملتەزیمن بە هینی خۆیانەوە بە عەقیدە و بە تێڕوانینی خۆیان بۆ سیراعەکە هەموو بەرنامەی یا قەرار و یا دیدگای ئیسرائیلیەکان و بنیامین ناتانیاهۆ حکوومەتە توندڕەوەکەی و ئەوانەی کە لەگەڵیان هاوڕان و بە ئەمریکاشەوە ئەوەیە کاکە ئێمە دەمانەیە غەزە خەڵکەکەی تەهجیرکەین وێرانی کەین بیکەین بە شوێنێکی سیاحی ترەم بڕیاری داواڵێ شوێنەکەیم بەدڵە لە ڕووی جوگرافیەوە بیکەین بە چۆنەڵێوەکو هاوینە هەوارێ بە شوێنێکی سیاحی و خەڵکەکەی بڕۆنە دەرەوە یعنی وەکو بەشێ لە بیرمەندانی گەورەی دنیا باسی ئەکەن ئەمانە ئینسان وەکو بوعدێکی ئینسانی نابینن یعنی بوعدێکی قیەمی نابینن ئەمانە ئینسانی وەکو ژمارە سەیرەکەن 50,000 کەس لە ژن و مناڵ و پیا و بەرگریکار و مەدەنی و هەمووی شەهید دەبێ پیان وایە 51,000 ڕقەمە
بەڵام تێڕوانینی ئیسلامی پێچەوانەکەیەتی بۆیە حتا ئەگەر سەیریکەن بیرمەند و مێژونوسێکی گەورەیەک و دکتۆر عیمادین خەلیل لەو بیرم کەوتۆ لەو ساڵانەیە کتێبێکیم خوێندەوە زنجیرەیە وتارەتی نووسیوێتی باسێکی زۆر جوانەکە لە بین سەبارەت بەم دوو دنیابینیە بۆ ژیان بۆ ڕوانین بۆ جیهان بۆ سیراعەکان ئەڵێ لە مێژووی بەشەریە دوو هێز گەورەترین هێزی سەردەمی خۆیان بوون هێزی حەزرەتی سولەیمان سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئەوەی کە ئێستا ئەمریکا هەیەتی بزانە حەزرەتی سولەیمان بەو هەموو قووەتەوە کە خوای گەورەی هەیەتی لەسەر ئەرز هەی بووە هەوڵی نەداوە مێرولێپان کاتەوە جێشێک ڕۆشتوە لەسەر ئەساسی حکمت کاردروستی ئینسان دۆستی یعنی ئەم هێزەی بنیات ناوە و مامەڵەی پێکردووە و ممارەسەی مەهامەکانی پێکردووە دکتۆر عیمادین خەلیل کە زۆر جوان ڕوونیەکاتەوە بەڵام سەیری کە سەی تەواجودی غەربی کە سەیری هێزەکانی کە سەیری نازانم شەڕی عێراق کە شەڕی ئەفغانستان کە شەڕی وڵاتانی ترکە یعنی من لەو ڕۆژەیە بە بۆ یەکێک باسمە کرد یەکێک لەوە مسلمانی مەدەنیان بەڵێ یعنی هەیکەل لە کتێبێکیان بەڵێ هەیکەل لە کتێبێکیان کە باسی ئەوە دەکات شەڕی عێراق ئەمریکا الإمبراطورية الأمريكية والإغارة على العراق على جيش أمريكي للعراق لأدوات قتال وبأدوات قتل لزماني عربية أم دوانا بلين معناك ديارة أدوات قتال تهم ولاتك تشرب هزيكي هي وبرجري كردن لخوي بلام توبي بأدوات كشتن ببي مبرر واني أما مهامكات يعني مثلا مبدأ أكاد أقرب بوشتي كتير بوي أم صراع أجواء يعني صراعك مقدس وغير مقدسة صراعك لبني دو دنيا بينية دفاع لبهاك جاء أماش كاك حكيم كصراع كوابو بوي همو أزادي خواسويكي دنيا مسلمان بي غير مسلمان همو إنسان دوستي دنيا أخاته بردم كومالي برسياري جوهري برسياري أخلاقي يستوكو مسلمانك بقعيك هبي لم جيهانية مسيحي بي غير مسلمان بي داجير كرابي لجير باري وكو فلسطين كانوا بي للروي شرعي ومكلفي تو دفاع لشون عليه أو مظلوم بكي بوي براسي قضية مقدسي وكو قضية فلسطيني أوي إسال لغزة أجزاري همو خلقك أزادي خواسي دنيا أخاته بردم شون عليه أو برسيار أخلاقي أنا كإستا خريكة بەشێوەیەکی گشتی بە تایبەتی لە جیهانە بەرئەنجامەکەی بینین کە ئیسرائیل بۆ بە جیهازێک بە ئەداتێ بۆ کوشتن و بۆ قەتڵ و عام و بۆ جینۆسایدی میلەتان بەبێ بەرامبەر بەبێ مبەڕر. سوپاس دەکەم کاکتۆر ئیدریس جەنابیشت بەخێر بێ سوپاسیان بەدەبوون دەکەین دەینە سەرەوەی کە ئایا ئیسرائیل و بڵین ئەمریکا و قەوارەی زایۆنی و کێشیان تەنان لەگەڵ زوتنەوەی حەماسە بەس دەمێ خوێندنەوەیەکی بەڕێز بزانم لەو ڕۆژاندا بەڕێزت لە ڤیدیۆیەکدا باز لەوەیەکە کە بنیامین نێتەنیاهو کە تاوانباری جەنگە کە لە پشت ئەو کۆمەڵکیژی هەیە وەکو هیتلەری سەردەم دەبینی پێ وایە لە هیتلەریش خراپترەوە سەبارەت بە ئەو پشتیوانەی ترامپ و ئەمریکاش هەتا باز لەوەکە نزیکەی 22 میلیارد دلار لە سەردەمی پێشووی دارەی بایدن و ئێستا هاوکاری سەربازی ئەو قاوارەیان کردووە. بنای خۆی گەورە مێهرەبان درود و سەلام سەرجانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. سپاس بۆ جەنابتان بۆ ئەم کەناڵە بەڕێزە بۆ ئەم میوانە زۆر خۆشەویست و بەڕێزە مامۆستا هاوژین و سپاسی بینەرانیش طبعاً پێم خۆشە دەنگتان هەیە لە کاتێکدا کە جیهان بێدەنگە لە بەرامبەر ئەم تراژیدیایی کە دەکرێت بەرامبەر بە کۆمەڵە خەڵک لەسەر زەوی خوای تەعالا لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی وجدانیەوە لە ڕووی شەرعیەوە لە ڕووی لۆژیکیەوە هەتا لە ڕووی سایکۆلۆژیەتی بەشەریشەوە ئێستا هەموو جیهان ئەوەی کەم وجدانی هەبی وجدانی زۆر ناڕەحەتە لەبەرەوەی ئەوەی کە ئێستا غەزە دەیکا ئەوە تەنها لە مقابلی مقدسات نییە و تەنها لە مقابلی پرۆسێکی ئیسلامی نییە بەڵکو لە مقابلی هەموو ئازادی خوازی جیهان لە مقابلی هەموو قیەمی بەشەری هەموو ئەخلاقی بەشەری هەموو بەهای باشەری بەڕاستی جەنگ دەکات لۆی لەسەر هەر هەمومان واجبە دیفاع لەم ئەخلاقە لەم قیەمە بەرزە لەم بەرگریە ئازادی خوازانە بکەین و بە تایبەتی تریش ملەتی کورد کە معاناتمان یەکە و هەروەها ئێمە بە ئەحفادی سەلاح الدین ناونراوین کە ئێمە بەشێکین لە دوای پرۆسەی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبی پرۆسەی سەلاح الدین دەست پێ دەکەم. ئەوەی کە ئێستا ناتانیاهۆ دەیکا بەرامبەر بە حەماس طبعا بزوتنەوەی حەماس یعنی لە پێی تاریخی خۆی مێژووی لە هەشتاکان دروست بووە کەواتە پێشی حەماسیش یعنی ئیسرائیل
کێشەی گەورەی لەگەڵ شعبی فەڵەستینی هەیە، کێشەی گەورەی لەگەڵ بەرەی مقاومەی فەڵەستینی هەیە، کێشەی گەورەی لەگەڵ ملەتێک هەیە کە 37 ملیۆن کەسن مقابلی 6-7 ملیۆن ئیسرائیلی یەهودی کە هاوردە و ئەولا مستەوتەناتن. اینجا لەولاشەوە بەڕاستی ناتانیاوە بۆ خۆی پیاوێکی یعنی بە گەیشتینە نەتیجەی بەڕاستی هێتلەرێکی معاسرە و هەروەها بەڕاستی نازیەکی ئەو سەردەمەیە و هەروە فاشێکی ئیتاڵی ئەو سەردەمەیە. لە ڕوێکی تریشەوە ئەگەر ئەمە ورد بینەوە لە قەزیەکەی ئینسافانە تەماشای بابەتەکە بکەین، ئایا ضفەی غەربی بەحساب لەگەڵەوان تەنسیقی هەیە و بە پێی ڕێکەوتنامەی ئۆسلۆ هەندێک لەو ڕێکەوتنامانە دروست بووە، ئێستا ضفەی غەربی بڕوان پێ بکە ئاوی طبیعی نییە بخواتەوە. ئێستا ضفەی غەربی چواردەورەی گیراوە، یعنی خەڵکەکەی وەکو حەسارێکی ئابلۆقەیەکی گەورەی اقتصادی و ئابووری خستۆتە سەری بە ئاسانی ناتوان هەمووشۆ بکەن. ضفەی غەربی ئێستا 2 ملیار دۆلاری عدز کراوە لەلایەن ئیسرائیلەوە لێ ناگەڕێت، تەنانەت ڕاتبی یعنی موچەی مانجانەی ئێستا پێ نادرێ. وەظفەی غەربی ڕۆژانە چەندان کەسی تەسجیل دەکرێت و ئەسیر دەکرێت و ڕۆژانە ضفەی غەربی ئەو شوێنانەی کە خەڵکی ئاسایی زراعەت دەکەن ڕۆژانە جەیش و پۆلیسی ئیسرائیل دەچن دەیانگرن. اینجا وەرە لە ضفەی غەربی وەرە دەرێ وەرە جۆلان ئەخر باشە سووریا خۆ حەماسی لێ نییە، ئەرێ خێرە سووریای کاول کرد لە ڕوو عەسکەریەکەیەوە، خێرە جۆلانی ئێستا وا داگیر کردیا، اینجا بڕۆ لوبنان، اینجا وەرە پێدا بڕۆ بەو شوێنەوە سنوورانەی کە ئەوەی تێدایە. ئەمە خاڵێکی تر ئێمە دەزانین یعنی ئیسرائیل بە تایبەتی ناتانیاهۆ دەزانێت کە کێشەی لەگەڵ ملەتێکێ تاوەکو ئەو ملەتە مابی ئەو ئارەزوانەی کایەتی سەر ناگرێ. بۆ نمونە ئەگەر کەسێک پرسیار بکە بڵێ باشە ئەگەر ئەو بابەتە نییە حەماس بۆ 7 ئۆکتۆبەری کرد، چونکە ئەوان دەڵێن 7 ئۆکتۆبەری کردێ بۆیە ئەمە دژایەتی دەکەین. 7 ئۆکتۆبەر کە کرا لەبەر کۆمەڵە کۆکار وەکو بەبیر هینانەوە لۆی بزانین وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە. یەکەم 7 ئۆکتۆبەر کرا 17 ساڵی ڕێک بوو حەساری اقتصادی لەسەر غەزەی بوو. پێشی 7 ئۆکتۆبەر 180 گەنجەکان و خەڵکی ناو غەزە بێئیش بوون بەتاڵە. پێشی 7 ئۆکتۆبەر بە پێی تەقاریرەکانی مونەزەماتی نێودەوڵەتی داوایان کرد کە غەزە بۆ ساڵی 2022 جێگەی ژیان نامینێ. پێشی 7 ئۆکتۆبەر و ئەم ڕووداوە کە ڕوودەدا بە پێی هەموو تەقاریری ئەو مونەزەماتە ئینسانیانە 190 بەسەرەوەی ئاوی غەزە بەکەل خواردنەوەی نەماوە. تەماشاکە بێ لە ئەوەی لە پێشی 7 ئۆکتۆبەر زیاتر لە 15 تا 20 تا 25,000 خەڵکی غەزە بە نەحەق ئەسیر کراون لەژێر تعزیب، لەژێر عەزابێکی تون، لەژێر ئەزیەت و ئازار، ڕۆژانە لە بەرچاویان دەیان کوشتن. ئەمانە هەمووی لەبەرەوەی نییە کە حەماس، بەڵکو حەماس ئێستا لۆ نمونە ئەوان دەڵێن کاکە گە حەماس نەبی ئەمە ئەوە ناکەین. ئێستا حەماس دەڵێ بابە ئەمن چەکی دادنێن باشە چەکی دادنێ. طبعا ئەوە بە پێی معلوماتی دقیق ئەمنە قسەی دەکەم نەک ئەوە لە خۆمەوە. باشە حەماس دەڵێ ئەمن لە حکوومەتی داهاتوو بەشدار نابن. باشە حەماس دەڵێ من ئامادەم هەموو ڕەهاینەکان ڕزگارکەم بەڵام تووە ڕەهاینەکان ڕزگارکە. حەماس دەڵێ من ئامادەم شەڕی ڕاگرە ئەتوو شەڕی ڕاگرە، بەڵام هیچی ئەوانە تەطبیق ناکە. بۆ تەطبیق ناکە لەبەرەوەی لە ڕوویەکەوە ئەو سێ پرۆژە استراتیجیەی کە ئیسرائیل داینابوو بە فعلی مقاومەی فەڵەستینی، بە فعلی حەماس، بە فعلی غەزەیەکان توانیان ئەو پرۆسەی ڕاگرن. اینجا شتێک هەیە زۆر چی بوو کاکتۆرە ئەو سێ پرۆسەیە تەسەووڕ نەکە. ئیسرائیل ئەوەی تەواوکەم ئیسرائیل ئەگەر حەماس نەمینێ ئیسرائیل دەست لەو کاولکاری هەڵدەگرێت، بەڵکو ئیسرائیل ئەگە حەماس نەمینێ بە پێچەوانەوە حەماس ئێستا بۆتە بەرگریکار بۆ کە ڕادعێک لە پێش هەموو عالەمی ئیسلامی ئەگەر نە دڵنیاتان دەکەمەوە بە شێوازێک لە شێوازەکانی تر نەتانیاهۆ و ئەو گروپی کە ئێستا وڵات بەڕێوە دەبن ئەوانە دڕندن لە بۆ سووریا، لە بۆ لوبنان، لە بۆ وڵاتانی دەوروبەریش. بەڵێ بەجووتت حەماس سێ پرۆژەی استراتیجی قەبارەی زاینی تێکدا؟ حەماس بەڵێ بەڵێ بێگومان یعنی مەبەستم پێ ئەوەیە کە پرۆسەی 7 ئۆکتۆبەر لە ناکاوە ڕوویدا ئەوان ورتر طبعا ئاگاداری ئەو بابەتن کە ئیسرائیل ئەو خۆتەیە لە جیهانی ئیسلامی دایناوە چییە؟ سەرەتا
ئیسرائیل لۆیە خۆتەی دانایە بەڕاستی دەیە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕی اینجا هەندێک کەس وا تێدەگەن ئەگە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕی یعنی حکوومەتەکان دابەش دەکا هەندێک لە ئەوانەی کە چەپن پێیان وایە بەڵێ ئەو کوردیش دەکاتە حکوومەت لەولاوە وڵاتی تورکیا وڵاتی ئێران و ئەوانە هەموو دابەش دەکات و دووەیلات لێ دروست دەکەن ئەوە غەڵەتە بەڵکو دەڵێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیزاینشکەی بۆ دادنێم ئەو دیزاینە چییە؟ ئەو دیزاینە ئەوەیە واتە هەموو دەوڵەتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوانەی کە لە ژێر ڕچەفی ئیسرائیل دەبن دەبێ بە دیزاین سەرۆکەکەیان جێگرەکەیان دەستورەکەیان یاساکانیان هەنگاوەکانیان خەتەواتی سیاسی و اقتصادیان لە ژێر کاریگەری ئیسرائیل دابێ لە ژێر کاریگەری عەقڵ و دیدگا و دنیابینی نەتەنیاهۆ دابێ طبعا ئەوە گەورەترین خزمەت بوو کە حەماس کردی بە دووەلی عالەمی ئیسلامی ئێستا بۆچی مسر ئوردن سعودیا ئەو وڵاتانە بە تایبەتی ئەو وڵاتانەی کە کاتی خۆی بە تەواوی لە بڵێ ئیتیفاقی کام دێڤد لەگەڵ ئەوەی دابووینە ئێستا خەریکە هەڵدەگەڕێنەوە لە چ هەڵدەگەڕێنەوە لە ئەمریکا و لە قرارەکانی ئیسرائیل هەڵدەگەڕێن لۆ چونکە دەزانن ئێستا بۆیان دەرکەتێ کە ئیسرائیل بۆندە ڕاناوەستی ئەگەر حەماس نەما ئەگەر غەزە نەما ئەو بڕین تەطهیری عێرقیە کرد بە تەئکید دەپەڕتەوە کەواتە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە بەڵێ ئەو دەویست دیزایانی شەرق ئەوسەد بگۆڕی دیزایانی دووەم لاتەن معلومە پێم خۆشەگە فرسەتم بدەیت لە جیهانی ئیسلامی ئێستا 5 ئیمپراتۆریەت خەریکی داوای ئیمپراتۆریەت دەکەن ئەمریکا لەسەر هەمیانەوە دووەمیان سین سێمیان رووسیا چارەمیان ئێران پێنجەمیان تورکیا ئەو 5 ئیمپراتۆریەتە دەیانەوێت لە جیهان ئیدارەی دنیای بکەن سەیتەرە بەسەر دنیادا بکەن بەڵام پێویستیان بە اقتصادە چونکە جەیش اقتصادی دەوێ عسکەری اقتصادی دەوێ بنیەی تەکنەلۆژی اقتصادی دەوێ بنیەی مخابراتی اقتصادی ئەو اقتصادەکەتە چێ هەمووی کەتە ناو عالەمی ئیسلامی کەتە ناو عالەمی ئیسلامی لە عالەمی ئیسلامیش 163 داهاتی هەموو جیهان هەر چار قارەکە لە عالەمی ئیسلامی کۆبەتەوە عالەمی ئیسلامی کۆمەڵک دووەیلاتی سێبەر لە بەردەستی ئەمریکا دروست بوون صاحبی داهاتی خۆیان نین ئێستا عالەمی ئیسلامی وا لە برسان دەمری ئەفریقیاوە لە برسان دەمری جیهانی ئیسلامیوا لە برسان دەمریتن و شەڕیشیان تەصدیر کردیە وڵاتەکان بەگشتی شەڕی خۆیان تەصدیر کرد سەر ناو ئەمریکا هیچ شەڕ نییە تەصدیری کردێ بۆ جیهانی ئیسلامی لە ئێران تەصدیری کردێ لەو چێ لە وڵاتەکانی تر وهاکەدە تورکیا لە وڵاتەکانی تر بۆ هەرێم بۆ جێەکانی تکە و ئەوانی تریش ئەم 5 ئیمپراتۆریەتە کە دێن دنیای دابەش دەکەن ئیسرائیل دەیەوێ بەشی گەورە لەو ئیمپراتۆریەتانە بە پشتیوانی ئەمریکا بەبەر ئەوی بکەوی بۆیە بەتەمای ئەوە بوو کە اقتصادی عالەمی ئیسلامی بە پێی ئیتیفاقی داود و ئەوانە ڕێک بخا لەسەر ئەو دیزاینی کە ئەو دەیەوێ بۆیە ئەوەش بەڕاستی حەماسەڵی وەشاندەوە لێمە هەممە قەرزاری حەماسین قەرزاری غەزەیەکانین قەرزاری منداڵێکی غەزەین قەرداری ئەو ئافرەتە مەردە خۆڕاگرەی غەزەین قەرداری ئەم مامە پیرەین کە جیهادی کرد لە پێناو هەموو ئومە ئیسلامی سوپاس دەکەم دێمەوە خزمەتکار تورکا کاژین سەبارەت بە زوتنەوەی حەماس بڵێن فشاری زۆری لەسەر هەیە کۆمەڵکوژی ینی هەژدە مانگە قەوارەی زایۆنی ئەمریکا بە هەموو توانایەوە دەیانەوێت لە ناوی بەرن لە حاڵەتێکدا گەر حەماس ئایا گەری لە ناوچوونی یەخیا خودە گەر لەوێش لە ناوچێ حەماس وەکو فکرە وەکو بەرەنگاری لە ناوچێ یاخود تەرتەمێنێتەوە کاک حەکیم مامۆستاش ئاماژەی پێدا جەنابی دکتۆر ئیدریس یعنی حەماس لە تاریخێکی دیاریکراوە سەری هەڵداوە پێش ئەوەش خۆ دەزانی حرەکاتی مقاومە لە مەنتیقەکە و لە فەلەستین و لە ناوچەکەیە هەبووە کاتی خۆی لە عێراقەوە چەندین شەهیدمان هەیە کە لە کورد و لە خەڵکی عێراق لە جیهاد لەوێ شەهید بوون یعنی ئەم فکرەیە لەسەر هەموو مستەوەیات ڕۆژگارێک لەسەر ئاستی عەقڵیەتی حاکمەکان و حوکامی عەرەبی حوکامی عالەمی ئیسلامی کە ئەوە نامێنێ شەرعیەتیان نامێنێ کۆمەڵێ حوکامی چۆن دەڵێ بەکرێ گیراودێن شەرعیەتێک بڵێن باوەڕەکەیە بۆ باوەڕی شعبیە بێ باوەڕێکی میلی مەسەلەن ئەم جیهاد و ئەم مقاومەیە چ لەسەر ئەساسی خەڵکی فەلەستین بێ ئاستی خەڵکی فەلەستین بێ یا دەرەوەی فەلەستین لە ڕاستیە بزوتنەوەی حەماس یا هێزە هاوشێوەکانی وەکو خۆی لە ناو فەلەستینە بە تایبەتی بڵێن حرەکەی جیهاد و کەتیبە عسکەریەکانیشی طبعا هەموو زەربەیان بەرکەوتووە ئەمە شتێکی زۆر تەبیعیە لە هەموو قۆناغێکا تۆ لە ڕووە ئینەکەوە تەکنەلۆژیەکەوە شەڕێکی نابەرابەرە شەڕێکە مەسەلەن بە ئەمریکا و ئیسرائیل ئەوەیان کردووە یعنی تۆ پشتیوان بڵێن هەڵگیر سێنەرین و درێژە پێدەرین تۆ رە سەیری کە ترامپ هاو هەزار ڕخنەی لە جۆ بایدن گرت
وتی ئەوە ئەکا شەڕێکی بێ چۆنەڵێ بەبێ ئایندەیەکی نادیار ئەکا و هەنێ سەفقەی بەحساب چەک و هینی بۆ ئیسرائیل تعلیق کرد و وەستانی وتی ئەمە ناکەم و ئەو شەڕانەی کە ئەمریکا پارەکەی ئەدا و چیچی ئەوانەیە سێرەکەی خۆی نفسی غەڵەتی جۆ بایدن دووبارە ئەکاتەوە یعنی وای کردووە لەسەر حسابی ئەمریکیەکان لەسەر حسابی میزانی ئەمریکی ئەسلیحە بە زیاتر دێ بۆ ئیسرائیل و دەعمێکی زیاتری دراوە تێ بە ئیسرائیل بۆیە لە ڕاستیە شتێکی طبیعیە کە حەماس و هێزەکانی تر یعنی زەربەیان بەرکەوێ و لاواز بن بەڵام مەسەلەی مقاومە کاک حەکیم و هەموو کەسێکی ژەیزانێ ئەمە شتێکی شاراوە نییە قەزەی فەلەستینی بە تایبەت بوعدی دینی هەیە باشە بوعدی خەبات و تێکۆشان و مقاومەی هەیە ئەمانە زیاتر اعتیقادین ئەمانە باوەڕن ئەمانە پارێک نییە تۆ لە گیرفان تابێ ئەکرێسا لە دەستی بێ دوایی بەدەستی بێنیتەوە ئەمانە لە ناخ و بیرکردنەوە لە جیناتی هەموو کەسێکان بۆیە بەڕاستی ئەم مەسلەیە حەماس بمێنێ حەماس دەرهاویشتەیەکی ئەو واقعەیە حەماس ڕۆڵەی ئەو گەلەیە ئەکرێ سبەینێ حەماس نەبێ یەکێکی تر بەڵێ لانێ بە فۆرمێکی فراوانتر ئەوانە دروست بێ بۆیە ئێستا حەماس سەیریکە کە قسەشەکە تۆزێ نەرمی ئەنوێنێ بۆ ئەوەی تۆزێک شەڕەکە سووک بێ یعنی بێمنەتە لەوەی ئەڵێ من ئاساییە یعنی پارێزگاری لە قیادە واقعی خۆم کەم بەڵام لەناو ئەو گروپانیانە بم کە ئیدارەی غەزە و فەلەستینەکەن خۆ ئەمە مەسەلەی تەنازول نییە ئەمە تەراجع نییە غەزە هەر ئەوەنە سەربەرزیە حەمازەوەنە کە تا ئێستا شەڕەکە و پارێزگاری لە گوتاری بە عیزەتانی خۆی کردووە و تەنازولێکی نەکردووە پێچوانەی تەوەقعاتی هەموو کەسێکی خۆڕاگر هەموو کەسێکی موسڵمان هەموو کەسێکی بەرگریکار لە جیهانە بە موسڵمان و غێر موسڵمانیشەوە ئەوە بەڵام بۆن منە ئەمە بێمنەتیە یعنی چۆنەڵێ لەو پەڕی بێمنەتیە بەرامبەر هەموو شتێککە ئەوترێ لەسەر حەماس لەو پەڕی متمانە بەخۆبوونەوەیە چونکە بۆ ئەم فیکرەیە بەڕێزان لە ناو ئەو میلەتەیە چەقی داوکتیوە من لەم مودەیە زۆر سەیری هەندێک تەقاریری یوتیوبەر و ئەوانە دەکەم کە لە ناو خاکی فەلەستینەوە بە هەموو بەشەکانەوە ئەکرێ یعنی بەڕاستی واکە خۆت ئەڵێ لە ناو واقعیاژی با ئێمە بچیم بزانین چی ئەگوزەر لە ناو واقعەکەی قەناعەتی گشتی چییە تۆ لە ناو میلەتێکای لە ناو میلەتێکە قەناعەتی گشتی وایە میلەتێکە چەندین جیل لەژێر سایی زوڵم و ستەم و داگیرکاریە گەورە بووە میلەتێک نییە ئەمڕۆ و دوێنێ لێ قەوما بێت تا ئێستا ینی زەمانێکی زۆری بوێ فێری مقاومەت فێری خۆڕەگریان لە معادلەکە تێبگە میلەتێکە هەمووی هەرچی سەرکردەکانە سەیری کە سەرکردەکانی مقاومەیە کە ژیان نامێڕدەوەڵا لە مخەیەم و کەمپی ئەوێ لە دایک بووە لەژێر خێمەیان لە ساڵی ئەوە لە دایک بووە لەوێ لە دایک بووە هەموویان لە سیاقی ئەو ئازار و نەهامەتی و چەسانەوەی کە بە سەریانە هاتۆ لە دایک بوون بۆیە مەسلەی حەماس و غیری حەماس لە فەلەستین و غیری فەلەستین مادام دیفاع لە قەزەیەکی مەشروعەکەن بەڕاستی ئەمانە چۆنەڵێ ئەمێننەوە کەسەکانە ڕۆن بەس فیکرەکان ئەمێننەوە بەزەوەی کاکتۆریش باسی کرد ئێستا بنو لە کەناری خۆراوە خۆ لەژێر کۆنتڕۆڵی حەماسدانی ئەو هەموو سوکایەتیە داگیرکردنی زەوی زیادکردنی یەکەی نیشتە جێبوونی جوولەکە ڕۆشتن بە بازارەکان و پەلاماری خەڵک ینی قەواری زەوین لە کەناری خۆرەوە کە محمود عباس بزنەوەی فەتح کە بە حساب لەگەڵان پەیوەندی باشە لەگەڵ قەواری زەوینی ئەوانیشان قبوڵ نییە کاک حەکیم با ئەوەی جەناب تو مامۆساژ بە شێوەیەکی تر سیاقەکەین باشە بە ئەو وەسیلەیە کە پێچەوانەی دیدگای حەماسە ئەو ڕێبازەی کە نارەکانی حەماس لە ناوخۆی فەلەستین گرتویانەتە بەرەوکو فەتح و هەندێک هێزی تر لە منەظەمەی تەحریری فەلەستینی باشە چ دەستکەوتێکی هێناوە بۆ فەلەستین با بە شێوەیەکی تر ئەو پرسیارە سیاقێکی جگە لە دەستدانی خاک جگەل لە مەزەلەت لە دەستدانی خاک لەوەی کە تۆ ببی بە بەشێ لە ئەجەندای ئەو هێزە دانیشی لە ماڵی خۆتاوە هەموو چۆنەڵێ نینۆکانیان بڕیوی بە ناوی مەسەلەن سەلامێک و ئاشتیەکەوە کە چۆنەڵێ وەکو سەراب وایە هەر پێی ناگەی بۆیە بەڕاستی ئەتوانین بڵێن ئەوەی کە یعنی کاتی خۆشی باسمان کردو ئەوەی کە حەماس کردی لە ڕاستیە بۆ بە ئاگاهێنانەوەی ئەو چۆنەڵێ ژینگە مەرگ ئامێزە بوو کە ئیسرائیل سەپاندەبووی بەسەر غەزە و زۆرێکی تر لە ناوچەکانی فەلەستینە یعنی غەزە نەهاتووە یا حەماس نەهاتووە ئەرزوو ئاوی خەڵک داگیرکە وەکو چۆن بۆن مونە زۆرێک هێز بە سەدام حسێنیان و وتیان مەچۆرە کۆیتەوە چۆن ناو خاکی کۆیتەوە کۆیتی داگیر کرد ئەگەر ڕۆژگارێک لە تەریخا کۆیت سەر بە عێراق بوو بێ باشە لە فۆرمە کۆنەکەیە لە مێژووە باشە لە مێژووی هاوچەرخدا بەڵام خۆ هەنگاوەکەی پێچوانەی کۆمەڵێ قانونی دەولی و کۆمەڵێ قەزیە بوو
بەڵام ئەم نەهاتوە ئەوەش بکات تا تۆ بێ بڵێ وڵای کاکەوە من کۆمەڵێ هینی بۆ ئەەکەم مەسەلەن تەحالوفیەکی دەولی بۆ دروستەکەم و لێ ئەدەم و ئەمە دەوڵەتێکی تری خاوەن سیادەی داگیر کردو ئەو هاتووە لەناو ئەرزوو ئاوی حەقیقی خۆیان ئەمەی کردووە باشە بەڕاستی کاک حەکیم یعنی غەزە سەمە لە دنیا ئەگەر سەیری لێدوانەکانی بەرپرسانی سەربازی ئەمریکا و ئیسرائیل و ئەمانە بکەین جاری وایە کاکەوە فڵانە شوێنمان قەسف کرد بەلای ئێمەوە ئەو شوێنێک نەبووە کە مەترسی بێ بەسەر ئەمریکا بەڵام ئەڵێ زەربەی ئیستیباقی بووە ئێمە خەبەرمان هەبووە لەم شوێنەوە منەسەی سەواریق بۆن منەدانراوە بۆ ئەوەی هجووم کرێتە سەر مەساڵحەکانمان لە بەحری ئەوە لە منتیقەی ئەوە لە وڵاتی ئەوە سەلامای کۆمەڵک هاوڵاتی مەدەنی بەڵێ ئەوەی لە یەمەن کە ئەلاساس عەشیرەتێک بوون بۆنەیەکی کۆمەڵایەتی بووە ترامپ تویتی کردبوو خۆ بۆ منتیقەش بێ بۆ لۆژیکەش بێ لە بواری سەربازیە کە تۆ زەربەی ئیستیباقیە دەی پێشەوەی ئەو دەستی لێ بۆشێنێ ئێخۆ حەماس لەم منتیقە بەدەر لە منتیقەی نەکردووە حەڤە ساڵە ئەو بەتایبەتی میلەتی غەزە بەتایبەتیش لە 2007ەوە کە بە هەڵبژاردنێکی چۆنەڵێ ببەرچای هەموو دنیاوە حەماس سەرکەوتنی بەدەست هێنا و بەڵێ انتخاباتەکەی لەو کاتەوە هەرچی تاڵای مەرگە کرا بە قورگی غەزەیەکان و فەلەستینەکانە بەتایبەتی لە کەرتی غەزەیە حەماس ئەمەی کرد جیهانی ئاگدار کردەوە لەمە یا بۆ نمونە وای کرد کە چۆن کەسێک دەسەخاتە بینە قاقای کەسێک ئەم کەسە قەپێ لە دەستی نەفەرەکە ئەگرێ بۆ ئەوەی هیچ نەبێت لەو ئەوەی کە مەترسی بۆ بەسەر ژیانی تۆزێ لەو مەترسیەکەم کاتەوە بۆیە بەڕاستی کاک حەکیم ئێمە توانین وەکو ئیسلامی وەکو مسلمانێک ئێمە پێمان وایە کاتێک هیچ حەدەسێک هیچ کارەساتێک بەقەدەر وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەورە نییە بەنسبەت مسلمانەوە یعنی گەورە سەحابەی وەکو عمەری کوڕی خەتاب ئاگای لە خۆی نامێنێ مەسەلەن خەریکە لە قسەکانیشیا ئەوە دەبێ یا لە هەڵوێستیاکەوێتە هەڵوێستێکی نامتەوازینەوە تا ئیمامی ئەبوو بەکر هەندێک شتی ڕوون کردەوە کە بەشێکی زۆر لە سەحابە بە ئیمامی عومەری شۆپیان وا بۆ ئاەتە ئەڵێ ئێستا هاتۆتە خوارەوە باشە یعنی ئێمە دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 14 بۆ 15 سەدەی ئیسلام پەرە ئەسێنێ ئیسلام ئەو هەموو دژایەتی لە 100 ساڵ و 200 ساڵی ڕابردووە دوای نەمانی خلافەت و دەوڵەتی ئیسلامی دژایەتی ئەکرێ ئەو هەموو فیتنەیە لە عالەمی ئیسلامیە ئەوەکرێ ئەو هەموو برسێتی و ئەو هەموو قەتڵ و عامە ئەکرێ مسلمان هەرزیا ئەکا وەعی ئیسلامی هەرزیا ئەکا سەرکردەیەک شەهید دەکەن دوان سەر هەڵەیە لە زیندانە سەرکردەیەک هاتوۆتە دەرەوە بۆ بە ئیسماعیل هەنیە و بۆ بە یحیا سنوار لە سەفقەیەکی وەکو ئەمەی لە ئەگربەستەکەی ئەکرا دڵنیا بە ڕەنگە چەندین ئیسماعیل هەنیە و یحیا سنوارەوە بوو بۆیە بەڕاستیان فکرێ تازە ئەبێتەوە لە شێواز و فۆرمی تازەیە بە کارکتەری تازە ئینشاءالله دەکەم کاگتۆر ئیدریسمێمە خزمەت بەڕێزت سەبارەت بەو پلانەی کە باز دەکرێ ڕاگواستنی خەڵکی غەزە پێ دوایە سەر بگرێت یاخود ئامانجەکەیان چیە بۆ نمونە لە ڕاگواستنی خەڵکی غەزە کە ئێستا هەم قەواری زایانی و هەم ترامپیش بەردەوام بانگشەی بۆ دەکات طبعا ئەو پلانەیە یعنی بەڕای من ئەمریکا تونترە لە ئیسرائیل لەسەر قەزیەی تاگیرکردنی خەڵکی غەزە و ئیسرائیلش کە دەوێت ئەوە بکە بەڕاستی یعنی کەمێک ئاماژەم پێکرد کە ئەوەیە کە ئیسرائیل کێشەی لەگەڵ خەڵکی غەزەیە دەزانی هەتا ئەو خەڵکە بمینێ ئەو بەرەی مقاومە بمینێ بە هیچ شێوێکی ئەو پرۆژە استراتیژیە اقتصادیەی کە دەیانێت لە عالەمی ئیسلامی بە پاڵپشتی عەسکەری جێبەجێ بکەن بە هیچ شێوێکی ڕێنادرێت چونکە خەڵکی غەزە بەڕاستی بوونەتە برەیەکی مقاومەی بەهێز هەموو ئەو مەشاریعانەی کە ناتانیاهو ئەمریکا لە پشتیەتی دایدەنێن هەری دەڕەش ئەمە یەک دوو ئەمریکا لە بڕی ئەوەی ئێستا بێ بپرسی وڵا لەبەر ئەوەی ئەو وڵاتە جێ ژیان نەمایە نایە بپرسی ئەرێ باشە ئەم وڵاتە بۆ جێ ژیان نەمایە باشە 1985 ئەو وڵاتە کاول بۆ چێ کاولی کردیە و ئەو ساڕوخە ئەمریکیانە چێ هینایدا ئیسرائیل بۆ ئەوەی غەزەی پێکاولکە ئەمریکا نایە بپرسیێرە باشە ئەمە باسی حقوقی ئینسان و ئەو بابەتانە دەکەین باسی منداڵ و ژن دەکەین باسی هاوڵاتی بوون و ئازادی و دیموکراسی دەکەین ئێرە باشە 51,000 کەس لە خلالی 15 مانجی شەهید بووە لەو 50,000 کەسەی زیاتر لە 35,000 مەدەنیە زیاتر لە 17,000 منداڵە زیاتر لە 15,000 ئافرەتە ئەرێ باشە ئەمە ئەو هەموو جەریمە و تاوانەمان کرد چێ کردی
چێوی کرد کە غەزە جێگای ژیان نمینێت تاوەکو ئەوان بچن شوێنشکیان بۆ دروستکەن علاقی بۆەوە نییە کەواتە ئەوان ئەگەر خەمی ژیانی غەزەیتیان دەبوو دەستی ئیسرائیل بگرن کە نێلن ئەو کارەساتێ ڕوو بدا بۆ ئەوەی خەڵکی غەزە لە شوێنی خۆیان بن. ئەمە لایەکی تر ئەوەی کە قەرار دەدا یعنی مقاومە لە وڵاتەی بمینێ و تاهجیر نەکرێ ئەوە خەڵکی غەزەیە نەک ئەمریکا و ئیسرائیل چونکە خەڵکی غەزە توانیان ئەموو ئەو بڵین بانگەشانەی کە قسە لەسەر کۆتایی پێهێنان بە پرۆسەی مقاومەی غەزە دەکەن خەڵکی غەزە هەڵیان وەشاندەوە لۆ چونکە خەڵکی غەزە بە برسێتی و بە تێنیەتی و خوێن لە لاشەیان دەچۆڵا بڕیاری مقاومە خۆڕاگریاندا و ڕۆژ لە ڕۆژیش مقاومەکەیان بەهێزتر بوو. ئەمە بابەتێکی تر دەبینێتەوە ئایا ئەوان دەتوانن ئەمە بکەن؟ بەڕای من یعنی جارێ حەماس یەک لەو چەترە بەهێزانەیە کە بۆ عالەمی ئیسلامی لەوێدا خۆی گرتووە دەرسێکی داوەتە ناتانیاهۆ ئەگەر ناتانیاهۆ دەست لە شەڕ هەڵگری لەوێوە ئەزمە تووشی ناتانیاهۆ دەبیت لۆیە ئەگەر تاجیری حەماس بکەوە غەزەی بکەن ئەو کێشەی لە کۆڵ دەبتەوە ئەو کێشانە چەند کە ڕوبەڕووی دەبنەوە. کێشەی یەکەم کێشەیەکی گەورە چونکە دائیمەن لە حاڵەتی حەرب لە حاڵەتی شەڕ گرفت جێخۆی ناگری و دەنجی ناڕازی حسابی بۆ ناکرێ بەڵام کاتێک وەزەحادی دەبتەوە ئینجا یەقەی ئەو کەسانە دەگرن کە ئیسرائیلیان تووشی ئەم هەموو نەهامەتیە کرد تووشی شکستی گەورە کرد تووشی داڕوخانێکی اقتصادی گەورەیان کرد تووشی داڕوخانێکی ئەخلاقی گەورەیان کرد تووشی ئەوەیان کرد کە جاران ملەتی جوولەکە لە هەموو دنیا بە مەزلوم لە قەڵەم دەدران بە حیساب هۆلۆکۆستیان لە بەتەم بکرا ئێستا بووینە نازی سەردەم و بووینە ئەوە لە هەموو میترۆ و لە هەموو شوێنە گشتیەکان و لە هەموو زانکۆیەکان بەڕاستی بە خراپترین ملت لە قەڵەم دەدرێن کەواتە سبغەیەکی نازی معاصر بەسەر جوولەکەدا سەپێنرا ئەوەش بەدەستی غەزەیەکان بوو خاڵێکی تر اینجا کاتێک ئەوە دەیانوێت تاجیریان بکەن جاران ئوردن و میسر و سعودیا تا ڕادەیەکی نسبی لەگەڵ ئەو ڕەئیەی بوون با خەڵکی غەزە بکرێنە سینا و دەربکرێن لەوێ یا ببرێنە سۆمالیا بچێ شوێنشت ئێستا ئەوان بە هۆشە خۆیان هاتینەتەوە بیر لەوە دەکەنەوە کاکە غەزە ملەتێکی زیندووە ملەتێکی مجاهیدە بچێتە هەر شوێنێکی 2 ملیۆن کەس ئەوە کەواتە تەزدیری سەوڕێ لۆ دەرێ ئەو سەوڕێ دێ مسری دەتەقێنتەوە چونکە میسر لە لێواری تەقاندەوەیە ئوردن لە لێواری تەقینەوەیە و وڵاتانی تریش لۆ لەبەر ئەوەی ئێستا ملت غەزە هەمووی بەهۆش خۆی هیناوە بەداخەوە لە کوردستان ئەو بەخۆشخۆیە نییە و سەلەفی مەدخەلی دەورەی زۆر سەلبی دەبینی لەو حاڵەتەیە و بۆ خۆشمان بەڕاستی کەم و کوڕیمان زۆرە و لەناو ئەوانش مامۆستا ئاینی خیتابەکان من خیتابێکی بەڕاستی خیتابێکی جەوهەری نییە خیتابێکی ئیمانی نییە خیتابێکی داعوی نییە خیتابێکی هەستانە و تەغییر و گۆڕانکاری نییە ئەگەر نا بەڕاستی غەزە ڕوحی بەبەر نەکێ موسڵماناندا کرد ڕۆحی بەبەر زانکۆیەکانی هارفارد و زانکۆیەکانی سۆربۆن و زانکۆیەکانی جیهاندا کرد ڕوحی بەبەر ئەوەی داکرد ئێستا ئەو ڕۆژەی بلینکن دێتە ناو مەحفەلێکی لە ناو مەحفەلەکە تەبعەنەوە باسی پێشوو دەکەم ینی پێشی هاتنی ترەمپی یعنی هەمویان پێ دەڵێن ئەتوو وەزیری خوێنی وەزیری خوێن ئێستا وەی لێ هاتیە وەزیرەکان یعنی ئێستا ئەمریکا و ئیدارەی نوێ ئەمریکا بەڕاستی تووشی شەرمەزاریەکی زۆر بووینە بەرامبەر بە هەموو منەزەماتی عالەمی یعنی ئێستا ناتانیاهۆ حەزری خراوەتە سەرێ بۆ زۆربەی دووەلی ئەوروپی کە لە محکەمەی جینایی دەولی ئەندامن نەتوانن لێ بگەڕن کە ناتانیاهۆ بستا وڵاتی چونکە ئەگەر دەبی یەکە خاڵەکان ئەوەیە کە ئەمر قەبزی لە بۆ ناتانیاهۆی دەرکرایەوە ئەنتەرپۆل دەیگری ئەگەر بڕین شەڕا بوەستی لۆیە بەڕاستی بە هەموو قوتی خۆی ئەوان هەوڵ دەن تازیرکەن دڵنیات دەکەمەوە دڵنیات دەکەمەوە شعبی غەزە ئەگەر یەک تاکە خەسیان بمینێ قبولی تازیر ناکەنەوە ئێستاش خیتابێکی زۆر توندی مەلیک عەبدوڵڵای ئوردنی هەیە خیتابێکی زۆر توندی سیسی هەیە ئەوەش لە مەردایەتی نییە لە موسڵمانەتی نییە بەڵکو لە مەسالیحە زۆر جار هەیە دوو دەسەڵات بەیەکەوەن بەڵام مەسالیحەکان تێک دەگیرێن مەسالیحەکان بەلایەکە داکەوتون ئێستا مەسالیحی ئەو وڵاتانە لەگەڵ ئەوەی کە غەزە نەچێتە دەرێ چونکە بچێتە دەرێ کارەساتی گەورە لە ئەو دەوڵەتانە دروست دەبی. بەڵێ سوپاس دەکەم دێ بۆ خزمەت کاک تورکە کە هاوژین سەبارەت بە باسی بڵین ڕووی ئاینیمان کرد و لە ڕووی سیاسیشەوە
كودا صلاة دارني عربي يقول لروي أبوري شو أم مسألة هيرج بو سر جنگي سر غزة سر حماس رهندي أبوري شي هي بونون بروجيكي أبوري أمريكي بيوز ببنا خودي غزة بيوز ببدروي غزة رهندي أبوري شي هي بالتأكيد هيتي بلان ما جناب باسي سراني عربت كرت طبعا ما بيان بلين فرمان ناروا چکو انا فرمان روان نين يعني كومل حكام ك زور بياندان راون وتعبير لرغباتي شعبي خويا كان لقضي امي عربي واسلامي حتى قضايا سياسي خوش يعني بلي يعني اتوانين بلي كاك حكيم كوملك مشاريع لمنطقه كادا گزاريه چوي استابا سكري وچوي لسالاني رابردو أباس كراوة يعني همي لنا وخاكو أرزو أروي عربو لروي أمني لروي آبوري لروي استراتيجي لروي هميوة يعني تو سريك استا همو أو برياراني كإداري أمريكا وبتايبتيش لصراع لقل غزة وحرب غزة إسرائيل دريدك يعني هستا كي أو تراتيني إنيكا يعني لناو بوشاية كاديكا لناو بيئة كاديكا غيري أم جموجولي برقري كارو مقاومي كهي لفلسطين ولغزة هيج حاكميكي عربي هيج ردعيكي عربي هين حاكميكي عربي وهيج ردعيكي عربي نية يعني بأرزو خوان تراتينا كان رولي حكامي عرب براسي رولكي نقهر إستال لزور قضايا زور شرم هين بوا يعني لراستيا ناشرين تنين نموني شوان اللي حاكموا سراني ولاتانا يعني من روجي كان بوستيكم نسي باسم لوكر هر لو دومان يا سيمان كمي كترامب هاتو تسر بلين دوري دومي ورقرته ولا سروكاتي امريكا ام برياراني كديدا ياك طرف ديدا براسي لشوي وكو كسيكي مقاول وبازرغاني كي تشاوشنوكي جيدا نقوي بلاي وكو كسيك كعمقي كي هبي لدولة دارية گومرگ لەسەر تۆزیە ئەکا ئەوە لەسەر ئەوە ئەکا باج لەسەر ئەوە دائنێ و ئەو بڕیارە ئەدا و تۆ ئەمەنەت هەیە ئەو ڕۆژە بە یەکێک لە شازادەکانی بەحرین ئەڵێ تۆ 700 ملیار دلار هەیە بۆ چیدا مەسەلەن سەرۆکی ئۆکرانیا ئەڵێ مەسەلەن ئەبێ ئەوەنەی کانزا دەگمانەکانتم بیتێ و ئاوا لێ یەکەم و ئەگەر وان نەبێت لە هەڵبژارنایەکێکی ترە هێنین و یعنی تۆرە سەیری کە هەموو ناڕەزایەتیەکان بۆ نمونە یەکەم کەس کەنەدا و مەکسیک ناڕەزایەتیان دەربڕی بەڵێ ئەو شەڕ ئابووری و ئەو قسەیەکە ئەڵێ کەنەدا بێ بە ویلایەتێکی ئەمریکا و نازانم چی و هەتا ئەڵێ کەنەدا نەدەم ویلایەتی کالیفۆرنیا هێم شارەزای بڵێن ئەو ئینە جوگرافیە نیم کە کارەبای نازانم لە کەنەدا و بێڵێ کارەبای کوژان بووە یا ئێستا بۆ نمونە سەیرەکەی لە ئەو بەزمەی لە ناو دیوەخانی کۆشکی سپی لە بینی ترامپ و زیلینسکیان ڕوویدا سەرۆکی ئۆکرانیا یعنی وەکو ڕەدی اعتیبار هەموو دووەلی ئەوروپی هاتن مؤتمرێکی گەورەیان بۆ داعمی ئۆکرانیا کرد و زیلینسکیان بان کرد وەکو ڕەدێکی اعتیبار لەلایەن بەریتانیا ئەوانە بۆ یەکەم جار چاودێرانی سیاسی باز لەوە دەکەن کە کلێنێکی گەورە بکەوێتە بینی ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپا یعنی بەشێکی زۆر لە سەرکەوتووی لە باڵادەستی ئەمریکا لە هەموو ناحیەکانەوە پەیوەندی بەوە بۆ گەورە وڵاتانی ئەوروپا ئەگەر هەمووشی نەبێ کوێرانە دوای سیاسەتەکانی ئەمریکا کەوتون ئێستا خەریکە بە بۆنەی ئەم سیاسەتە ناحەکیمانی ترامپەوە شەرخێک کلێنێکی گەورە لە بینی سیاسەتی دەوڵەتانی ئەوروپا لەگەڵ ئەمریکا سەبارەت بە قەزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەڵی قەزایی تر شەڕی رووسیا ئۆکرانیا و ئەمانە دروستە بێ تۆ سەیری کە دوێنێ قیمەیەک بووە لووتکەیەک بووە لە بینی فەڕەنسا و ئەردەن و میسرا یعنی تەرحێکیان هێناوە ڕاستە ڕەنگە لە مەسلحەتی حەماس و هەندێک قەزێنێ بەڵام جیاوازیەکی پێوە بینی لە بینی تەرحەکانی ئەمریکا و ئیسرائیلە لەو لاوە بۆ نمونە ئێران ئەوە ڕەدی دیارە حوسیەکان کە دەوڵەتیش نین بڵێن بەمعنە لە دەوڵەت زۆرێک لە وڵاتانە جنوبی ئەفریقیا ئەمانە هەموو ڕەتیان هەبوو هەموو هەریژ نەبێ لانی کەم ئەزعەف ولیمان قسەیەکیان هەبوو بەرامبەر ئەو سیاسەتە ئەو درڕندەیانەی ئەمریکا حوسیەکان لە هەموویان مردانەتر نەبووە بەڵێ یعنی ئەوە بە هەنگاوی ئینیش ئەوە دەکەنەوە زۆر بێمەنەتیشن بەڵام ئادەی زەحمەت نەبێ حکامی عەرەبی کامە ڕەتفعل هەر پێش ئەوە یەک دوو دەوڵەت چوون سەری خۆیان قەبڵان و بڕیاریان ناکە لە کەرتی فەزا لە کەرتی تەکنەلۆژی و نەزیرەکی دەستکردوانە نزیکی 1 بلیۆن دلار و نیو ئەخەنە خەزێنەی ئەمریکاوە بۆ مەشاریع وانە و سەری خۆیان قەبڵان ئەمە لە ناحیەی بڵێن ئەو سیاستان لە ناحیەیەکی تر کاک حەکیمگیان زۆر شت هەیە ساڵانێکە باسە کرێ کە بە ناوی شەرقی ئەوسەتی تازە و بە ناوی کۆمەڵێ هێڵی بازرگانی و استراتیژی و ئەمنی لە مەنتیقەکەیەوە کرێ بەس کارەکتەرەکانیان عەرەب نین
لەناو ئەرزوو ئاوی عەرەباکرێ ئەمەش دلیلێکی ترە بەڵگەیەکی ترە لەسەر نابوتی ئەم حکامانەی عەرەب کە هەن کە ساحەبی هیچ شتێک ساڵانێکە باسی ئەوەی پێوترێ مەمەڕی داوت لەلایەن ئیسرائیلەوە ڕێڕەوی داوتێکی ئابووری بازرگانی طریقێکی ئابووری بازرگانی ئەمنیە و بەدیهێنانی ئەو بیرروڕایەیە کە ئەڵێ لە عەقیدەی ئیسرائیلایە مابەینە نیلی وەلفورات گەیشتنە بە سەرچاوەکانی ئاوی فورات لە ڕێگەی بەستنەوەی ئیسرائیلەوە بە فوراتەوە کە ئەگەر بۆشیان نەچێتە سەر مەبەست نەمە چییە ئەمە پلانێکە ئیشی لەسەرەکەن یعنی بۆ نمونە لە جۆلان و لە ئیسرائیلەوە دەست پێ ئەکات یەت بۆ جنوبی سووریا ئەچێتە منتیقەی مەسەلەن سوەیدا ئەوەی دورزیەکانی لێ ئەچێتە منتیقەی دێرەزور و بووکەمال و ئەمانە کە کوردی لێ ئەچێتە ئەو منتیقەی نەتەفە کوێ ئەوەی قاعدەی ئەمریکی لێ تەنەف عفوەن تا ئەڵێ مەسەلەن ئەوڵێ باکووری عێراق تا نزیکی بە حسابی ئێستا هەرێمی کوردستان ئەمە ئەگەر نەشێتە سەرموویەوە پلانەکە ئیشی لەسەرەکەن بە دیدگای خۆیان عەقیدەی خۆیان باوەڕیان پێیەتی باشە ئەمە شتێکە هەمومان نەزانین چەند ساڵێکە باسی لێکەن پێوترێ مەمەڕی داوت لەو لاوە شتێکی ترت هەیە طریقی حەریری ئەمریکی کە ساڵانێکە باسەکرێت لە بەرامبەر ئەو طریقە حەریرەی کە سین ئەوەکە بۆ نەبەستنەوەی ئیسرائیل و شەرقی ئەوسەتە بە عمقی ئاسیاوە باشە ئەمە ئیشی لەسەرەکرێ کە بۆ نمونە کۆمەڵش دەکەوێتە سەر ئیسرائیل بجەیەکی بۆ تەرخانکەن دوای ئەوە بەستنەوەی ئیسرائیلەوە لە ضمنی عملی تەطبیعە بە سعودیەوە و وەکەنداوە و دوای بچێ بەشێکی بە سکەی حەدید و بەشێکی بە طریقی بەحر و ئاوە تا ناوقەی ئاسیا تا هەندوو ئەوانە لەم لاشتێکی ترەیە چاودێران پێڵێن مەمەڕ و ڕێڕەوی عوسمانیە تازەکان مەبەستیان دەسەڵاتی ئێستای تورکیا و بەتایبەتی ئەردۆگانە کە ئەمیش پێی وایە دەبێت تورکیا بچێتەوە بە ئەوروپاوە و عێراق و تورکیا و سووریا و ئەمانە تا بڵێن مەمەڕێکی تیجاری بێ قسەکەم لەمە چییە ئەمە ڕەنگە وردەکاری خۆی هەبێ و تاریخێکی بێ بۆ ئەوەی لەسەر ئەرز بەڵام هەموو ئەمانە خاوەنی ئەم وڵاتانە کە ئەم پرۆژە استراتیژیانیان هەیە بۆ وڵاتی خۆیان بۆ مانەوەی خۆیان بۆ دابینکردنی مستەقبل بە نەزەری خۆیان لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی لە ڕووی استراتیژی هەمووی لەناو ئەرزوو ئاوی عەرەبایە بەڵام کامە حکامی عەرەبی نەگەوە هەر بۆ نمونە کەلیمەیەکی لێ بیسرابێ هەڵوێستێکی لێ بیسرابێ باشە ئەمەی کە ئێستا هەیە لە عالەمی عەرەبیە بەڕێزان نیشانەی ئەوەیە کە بەڕاستی تۆ کۆمەڵی دەسەڵاتت هەیە ئەم دەسەڵاتانە شەرعیەتیان لە دەستداوە ئەم دەسەڵاتانە کۆمەڵی دەسەڵاتن یا خۆسەپێنن یا سەپێندراون وەگەرنا معقول نییە قەزەیەکی مەرکەزی تۆ بۆ نمونە موقفی دەوڵەتی ئەفغانستان بەم ئیدارە تازەیە زۆر شەریفانە و جەریئانەتر بێت لە هەموو حکامی عەرەبی لە موقفی هەموو حکامی عەرەبی حوسیەکان موقفیان زۆر شەریفانەتر بێت لە هەموو حکامی عەرەبی لە کاتێکا تۆ زیاد لە 300 ملیۆن خەڵکت هەیە شعبی عەرەبی شعبێکی گەورەیە شعبێک کە خەڵکی زۆر بەرگریکاری زۆری تایە تەریخێکی لە جیهاد و لە تێکۆشاندژی داگیرکەران هەیە بەڵام لە سایی ئەم دەسەڵاتانەی کە ئێستا عالەمی عەرەبی بەڕێوە ئەبەن بەڕاستی وای لەکراوە کە هیچ مقاوماتێک نابین لەناو ئەم کۆمەلگانەی کە ئەمانە بەڕێوەی ئەبەن و سەرپەرشتیەکەن کاتمانە بدەینەوە خزمەت کاک دکتۆر ئیدریس سەبارەت بە پێویست بە غەزە بۆکو ئەرکی مسلمان یعنی ئەم ڕۆژ گردبوونەوەیەکە بوو بۆ نمونە لە پێنج جوێن هێزە ئەمنیەکانی ئەو شارە خۆڕێخەری خۆپیشاندانەکانیان گردبوونەوەکانیان دەستگیر کردبوو لە کاتێکە پێشتر مۆڵەتیان وەرگرتە بوو یعنی ئەم هەڵوێستەی دەسەڵاتداران هەتا لە سنووری ئێرە ئەسەر ئەمە ڕوویدا بوو پێشتر لە هەولێر ڕێگری هەبوو لە سەرەتای 7 ئۆکتۆبەرەوە یعنی وەکو مسلمان وەکو ئیسلامیەکان وەکو مامۆستای ئاینی یعنی وانەی شتێدایە دەبێت چی بکرێ لەسەر ئاسی ناوخۆی کوردستانیش طبعا ئەو ڕووداوانە هێز و تاقەیەکی گەورەیدا بە ڕوحیەتی بەشەری بەگشتی کە ڕوحیەتێکی ئینسانی زیندی بووە جیهان سەرقاڵی مادەگەرایی بوو سەرقاڵی جۆرێک لەبەرەوە ئیلحاد بوو سەرقاڵی هەڵوەشانەوەی خێزان بوو لە کاتێکیدا تەقیەوە بەڕووی هەموویدا کە جیهان ئەوە نییە ژیان ئەوە نییە حیات ئەوە نیە حیات بەڕاستی ئەوەیە کە ئاهلی غەزە و حەماس و بڵین ئەو کەسانە دەیکەن کە بەرگری لە قیەمی بەشەری دەکەن چونکە مرۆڤ گەورەترین مەخلوق و دروستکراوی خوای پەروەردگارەوە ڕێزدارترین مەخلوقاتش لەلایەکی تر بەڕاستی ئەو مزاهرانەی کە لە عالەم لە جیهانی غەربی کرا بەهێزتر و بەقووەتر بوون لەوەی کە لە جیهانی عەرەبی دەکرێت ئەوەش بەڵگەی لەسەرەوەی کە حکامەکان زەختیان هەیە زەختەکەش زیاد لە حەدە بۆ ڕەزامەندی ئەمریکا و ئیسرائیل بەڵام ئەو زەختە وای نەکرد
جیهانی ئیسلامی وەکو ئومە وشیار نەبێتەوە، زیندوو نەبێتەوە، بیر لە تەغیر نەکاتەوە، بیر لە نەهزە نەکاتەوە، بیر لە هەستانەوە نەکاتەوە، بەڵکو بە پێچەوانەوە ئێستا گەورەترین ڕوودا و لە ئەوسەط ڕۆژهەڵاتی ناوەڕست کە ڕوویدایە نەتیجە و بەرهەمی 7 ئۆکتۆبەر و نەتیجە و بەرهەمی حەماس و غەزە و تەسحیەدانی خوێنی غەزەیە، ئەوە شام سوپاس بۆخوا ڕزگاری بووە کە درێژە پێدەری بڵین زیاتر لە 8,000 ساڵی حەزارەتە جیاوازەکانە تا کۆتا حەزارەت کە حەزارەت ئیسلامی لێ بووە. ئەمەش خاڵێکی تر خاڵێکی تر کە گرنگە زۆر ئەویش ئەوەیە زۆر بەداخەوە دەسەڵاتی کوردی زۆر شەرمنانە تەعامل لەگەڵ ئەم بابەتە دەکەن. لە کاتێکدا ساڵهای ساڵە گلەیی لە عەرەب دەکە، گلەیی لە ملەتانی تر دەکە، دەڵێ کاتێک ئێمە جینۆساید کراین، کاتێک ئێمە چیمیاباران کراین، کاتێک مزگەوتەکانمان تێکدرا، کاتێک گوندەکانمان وێران کرا بەدەستی سەدام حوسێنێکی زاڵمی ستەمکار کە ئەمڕۆ ڕۆژی لە ناو چوونی بوو، عەرەب دەنجیان نەکرد، ملەتان دەنجیان نەکرد. ئەم گلەیە زۆر لە جێی خۆیە هەتا ئەمڕۆ. بەڵام ئەمڕۆ کاتێک غەزە پاکتاو دەکرێت، پاکتاوی ڕەگەزی دەکرێت، کاتێک غەزە قەتل و عام دەکرێت کە تو دەنگت نییە، جارێشکە نابێ ئەو گلەیە بکەی. وە شەرمەزاریە بۆ دەسەڵاتی کوردی کە لە هەموو جیهاندا ئەوەی کە شانازی پێوە بکەیت، ئەوەی کە سەربەرزیتە، ئەوەی کە شکۆتە، ئەوەی کە هەویەتە، ئەوەیە تۆنەوەی سەلاح الدینی، ئەوەی ئەحفاد سەلاح الدینی، ئەوەی شوناس و هەویەت هەیە، تاریخت هەیە، حەزارەتت هەیە، شارستانیەتی هەیە. نەوعاً لە جێپەنجەیەکت دیارە لە بینای ئینسانی بەواسطەی سەلاح الدینە. ئێستا ئەو قودسەی کە سەلاح الدین ڕزگاری کردە کەوتۆتە بەردەستی جوولەکە، لێرە تو نەوێری یەک مزاهرەش بکەی، یەک بەیاننامەی ناڕزاییش دەربکەی. بەیاننامە شەرمنانەشیان دەرنەکرد. لە پاشان شەرمەزاری بۆ ئێمەی مامۆستا پێشێمان ئەمن، شەرمەزاری بۆ ئێمە کە نەمانتوانی لە 15 مانجیدا بەڕاستی بینە سەجادا داوا بکەین پشتگیری ئەو بڵین مەزلومیەتە بکەین و دژی ئەو زاڵمە، ئەو نازیە، ئەو فاشی بۆستین. و لێرەوە من داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە دڵنیام نایدا بەڕسمی، بەڵام با ئەو حەز لە هەڵگرێ بۆی ڕێمان پێ بدا، بەوەی کە بەڕاستی خۆپیشاندان بکرێ بۆ ئەوی ئێمە لە ڕێزی ئوممەی ئیسلامی دانەبڕین. چونکە کورد ئەگەر لە هەویە و لە شوناسی ئیسلامەتی دابڕا، لە شوناسی ئەدەب و شعر و پەخشان و کلتور و ثەقافەت و شارستانیەت و قیەم و هەم باکاندا دەبڕێ. کورد ئەگەر لە هەویە و شوناسی ئیسلامی دابڕا، ئەوە وادانێ جارێک کە بەدەستی خۆی هەوڵیدا تاریخ و مێژوو خۆی ڕەش کردەوە. کورد ئەگەر لە ئوممەی ئیسلامی دابڕا کە لە ناو جەرگەی ئوممەی ئیسلامیە، ئەوە خەندەقێک بۆ خۆی هەڵدەقەنی کە ڕۆژێککە ئەو دەوڵەتانی دەور و بەرمان کە هەمویانە تا ئەو لەحزەیەش دوژمنی ملەتی کوردن، هەمویان بەبێ ئیستثنا جارێککە حەفرەی لێ دەداتەوە کە هەر کاتێک خستیانە ناو ئەو حەفرا بێرێن خەڵکەکەی دیشبێن بەڕاستی خۆرمان بەسەدا بکەن. بۆیە ئەوەی کە گرنگە بکرێت یەکەمیان بەڵێ ئەگەر شتێکت ناوێت سپاس دەکەم وەکو وانەیەک لەو جەنگە. بڵێ یەکەمیان یەکەمیان بەڕاستی لە سەرمان واجبە، هەموو عولەما متتەفقن لەسەرەوەی کە داعمی مەزلوم واجب. دووەمیان لەبیر نەکەین فرموودەی شیرینی پێغەمبەرمان نوری چاومان محەممەد الموستەفایە لە هەر جێیەکی مسلمان تووشی خودلان بوون سەری نەخەی ئیلا لە جێیەک کە ئەتو تووشی زەلیلی دەبی. لۆی ئەوە دەبێ بزانی دەسەڵاتی کوردی، دەبێ ئێمەش بزانین، مەلاش بزانین کە ڕۆژێک دادێ خەجاڵەتی دنیا دەبین پێشی قیامەت. سێمیان بەڕاستی نەنێی وەڵا خۆ پیشاندان هیچ کاریگەری نیە، کاریگەری زۆر هەیە. یەکەمیان لۆ معنەویاتی ئەهلی حەق، چونکە ئەگەر ئینسان تووشی مقابلە بوو لەگە کافران، خوا داوای ثەباتمان لێ دەکات. چارەم بەڕاستی ئەو مزاهرانەی ئێستا لە خۆرئاوا دەکرێن، لە ئەوروپا دەکرێن، زۆر کاریگەری لاسا قەرارەکانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بووە، زۆر قەراراتی برین ئەوەی کە لە محکەمەی جینایی دەوری دەرچوو لە بەرامبەر ناتانیاهو، هەموو تەسیرات و کاریگەری ئەوانەیە. و خاڵێکی تر بەڕاستی دەبێ ئیسلامیەکان و مەلا و ئەوانەی کە خەمی ملەتیتیان، خەمی ئوممە ئیسلامیتیان ئەم پرۆسەیە بکەین بە قەزەی خۆمان 24 سەعات باسی لێکەوتەکانی، باسی سوودەکانی، باسی لایەنە ئیمانی، لایەنی تەربەوی، لایەنی نەهزەوی، لایەنی تەغییر، لایەنی ئیسلاح، لایەنی ڕوبەڕووبوونەوەی زاڵمان، لایەنی ڕوبەڕوونەی گەندەڵان، گەندەڵکاران کە لێرەوە بەڕاستی مەدرسەیەکی گەورەیە، هەمومان تێیدا گەورە بین.
باڵا سوپاس دەکەین کاک تورکا کاژین دووخلەکیش بۆ بەڕێزت ئەگەر شتێکت ما بێ ئەوەی کەماوە کاک حەکیمگیان ئێمە هەموو چاوەکان لەسەر ئەوەیە پرسیارەکان خەمەکان لەسەر ئەوەیە ئایا ئەم تەجربێ دەمێنێ مقاومە دەمێنێ ئەمەی کە ئێستا ئێمە دیفاعی لەکەین وەکو بەشێک لە عەقیدە و تێگەیشتنی دینیمان سەیرەکەین ئێمە ئەتوانین بڵێن ئەوەی تێگەیشتوین لە ئێستا و لە مێژوو لە توراس و لە ئەدەبیاتی ئیسلامی ئەم کاروانە هەر بەردەوامە بێ و بەڕاستیش کاروانێکە مەسەلەن لە عمقی تەسەووری دینی و لێبڕانی مسلمانانەوە هەیە و ئێمە باسمان کرد کە کاک حەکیم هەند شتێکم بیرکەوتەوە لە سەرەتای 2000ەکانە بوو بزانم مامۆستا عەلی باپیر لەو تارێکە ئەو کاتی وجودی ئەمریکا لە عێراق هاتبوو هەموو هیوا بووی کە ئاکیشان تەواو ئەمریکا هەموو شتێکی ئەوە کرد گلای کردەوە یعنی قسەیەکی کرد مامۆستا لەو تارەکەیە یعنی بەڕاستی جێی سەرنجی من بوو خۆڕاستە ڕەنگە قسەکە خەڵکی تریش باسی کردبێ یا بە شێوەیەکی تر تعبیری لێکرابێت خی ئەمریکا شێ و خوش هەیە ئێمە وەکو مسلمان تۆ ئەڵێ کاکەیان کەسێک کە دار و خاوە ئەڵێ کاکە ئەمریکا تەواو ئیتە بڕیاریە ئێمە ئەڵێ نە بڕیاری خەڵکێ و بڕیاری خوش لەسەر و هەموو بڕیارەکانەوەی یعنی هەتا ئەم قەزەیە بمێنێ هەتا ئەسبابی ئەم داگیرکاری و ئەم شتانە بمێنێ مقاومە شەمێنێ ئەفغانستان بەڵێ نمونەی ئەفغانستان ئەنج کاکە ئەگەر لە ڕۆدینەکە شۆ سەیریکەین کاک حەکیم وێنای بەنو ئیسرائیل وێنای یەهود لە ناو قورئانە وێنایەک نییە وەکو ئەو وێنایی بۆ مەسیحیەت و بۆ بەشێ لە ئەدیانەکانی تر هەیە وێنایەکی سلبیە هەیە موقفیان بەرامبەر بە پێغەمبەران موقفیان بەرامبەر بە پێغەمبەری ئێمە عەلەیهیمو سەڵاتی وەسەلام یعنی سەیری کە لەو موامراتانە کردوێ بۆیە بەڕاستی ئەم دافع دینیە هەر هەیە بۆ بەردەوامی مقاومەت بۆ بەردەوامی وەستانەوە بەرامبەر ناڕێکیەکانی زایۆنیزم و زایۆنیەکان لەسەر کوورەی ئەرس بۆیە بەڕاستی هیچ ترسێک لەسەر ئەوە نییە و بەڕاستی یەک شتێک تریش هەیە ئێمە باسی بکەین ئێستا ئەم چۆن ئەڵێ تۆغیانەی کە ترەمپ و ناتانیاهو ئەوانە دەیکەن ئەمانە زۆر جار بە قەرارێکی ناوخۆیی زۆر جار معادلەکە قەڵپە بێتەوە ئێمە هەر بەتەنها باسی هەنێک شت نەکەین ئێمە خوای گەورە بۆ نەزروفێکی ترێنێتە پێشەوە جاری وایە خوای گەورە شتێکی ناوخۆی خۆیانەکە بە سەبەبی ئەوەی کە بۆ بەشێ لەم سیاسەتانە پێچوانە ببنەوە ئێمە دەزانین لە ئەمریکا لە بینی دوو هەڵبژارنی سەرۆکایەتی هەڵبژارنی ئەوەی پێوترێت تەجدیدی نسفی مەجلیسی نواب و ئەوانە کە لە 2026 ئاکرێ ئەم سیاسەتانەی ترەم زۆر جار بە سلبی شکاوەتەوە بەسەر ناوخۆی ئەمریکا باشە یعنی زۆر کەس باز لەوە دەکەن کە ئێستا مراجعەیەک زۆر دروست بووە سەبارەت بە سیاسەتەکانی ترەمپ لە ناوخۆی ئەمریکا ئەوانەی کە ئێمە لەوێ نەژیاوین ئەو چاودێرێکی ئاشتە خوێنینەوە احتیمالە زۆرینەی کۆنگرێس و مەجلیسی نواب لە دەست بن کۆماریەکان ڕەنگە ئەمە بێ بە یەکێک لە بربەستە گەورەکان لە بەردەم هەندێک چۆنەڵێ ئەم سەرە ڕۆیانەی ترەمپ بۆیە بەڕاستی ئێمە پێمان وایە تا زوڵم و زۆر هەبێ پێچوانەکەشی ئەبێ و بەڕاستیش یعنی ئێمە تەنها چاومان لەسەر دنیا نییە وەکو مسلمان من باسی هاوژین و حەکیم و زەید و عەمر ناکەم باسی چارەنووسی میلەتانەکەم خوای گەورە ئەم دینەی ناردووە یعنی زەمانەتی ئەوەشی کردووە هەتا قیامەت بەردەوام بێ کۆمەڵێک دەبن سەرڕاستانە پارێزگاری لەم دینە بکەن و لە قەزای ئیسلامی بکەن بۆیە سەرباری هەموو ناڕەحەتەکان سەرباری ئەو مەساتانەی کە هەن بەڵام بەڕاستی مستەقبەلی منتیقەکە ئیشاڵا پشت بەخوای گەورە تا مسلمانی ڕاستەقینەما بێت تا بەرگریکار ڕاستەقینەما بێت یعنی قەزای ئیسلامیش بە گەورەی ئەمێنێتەوە نابوتیش بۆ هەموو ئەوانە ئەمێنێتەوە کە بەشێکن لە ئەم ئەمەرانی دژی مسلمانە کرێ لەسەر و هەمویانەوە بەشێکی زۆر لەو حاکمە عەرەبیانەی کە ئێستا لە منتیقەکەیە بوون بە داردەستی جوولەکە و زایۆنیزم و ئەوانە بۆ دژی میلەتانی خۆیان زۆر سپاس ڕێژداری ئەنجومی باڵای کۆمەڵی دادگەری سوپاس دەکەم کە لە سودۆی لەگەڵ مابووی سوپاس بۆ دکتۆر ئیدریس کاریتانیش شارەزای لە فکری ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ